سەربازی ونەمجارە چیرۆکی پیاوێکی بە تەمەنی کارگوزار دەگەڕێتەوە کە چۆن هەموو تەمەنی کردوەتە قوربانی بۆ پاراستن و خزمەتکردن بە ژینگە. ئەو خزمەتە ئەوەندە زەحمەتە هەموو کەس ناتوانێت قورسایی زەحمەتێکە بخاتە ئەستۆی خۆی. ئەو پیاوە سپێتی سەر و ڕیشی و لاوازی دەستەکانی لەو خزمەتەوە سەرچاوی گرتووە. ئەگەرچی ئەو ماندوێتیە نەبووەتە ڕێگر لە بەردەوامی کارەکەیدا. ئەو کارەش بریتیە لە پاکردنەوەی زەبڵ و خاشاک و پیسی شەقام و کوچە و کۆڵان و بازار کە کەمتەرخەمی مرۆڤەکان سەرچاوی دروستکردنی ئەو زەبڵ و خاشاکەیە. بۆ خۆم لە شارەوانی ئیش دەکەم 18 ساڵە خزمەت دەکەم بە هاوڵاتیان. بۆ خۆم خێزاندارم، خەڵکی ڕۆژهەڵاتم، ماوەی 18 ساڵە خزمەت دەکەم لێرە. خاشاک و خزمەتی خەڵک دەکەم لێرە. سعات 6 بۆ هەتا 4 هەتا 5 ئەم ئیش دەکەم. سەریوا تا 6 ئیشێ دەکەم، ئیزافەی دەکەم وەخۆ. دەچمە من لە ماڵ دێمەوە دەچم خزمەت دەکەم، مەسەڵەن ئاشقا و ئیسایی خڕ دەکەمەوە هەتا سعات 11 دەوام ئیسراعەتە ماویش ناکەم، سعاتێکەی خۆشم هەر ئیشێ دەکەم. ئێرە بازاری لەنگەی شاری هەولێرە. ئەم پیاوە هەموو ڕۆژێک کاژمێر 6 بەیانی لێرە لەگەڵ نزیکترین دۆست و هاوکاری ژیانیدا هەنگاو بۆ کارەکەی دەنێت و دەست پێ دەکا. ئەم دۆستانەی بریتین لە عەرەبانە و خاکە نازەکەی دەستی. حەسەنی کارگوزار و ژینگە دۆست لەم شوێنە هەموو ژیانی تەرخان کردووە بۆ ئەو کارە زەحمەت و مەترسیدارەی کا خۆبەخشانە لە پێناویدا کار دەکا. بۆ خۆم ساعت 6 دێم لە مەلاوانبەری هارەبان و خۆم دەست دەمێ زبڵ و شتی نێو بازار خڕ دەکەمەوە هەتا ساعت 11 ئیسراعەت دەکەم هەتا یەک دەست بە ئیشێ دەکەمەوە. والله هەر ئیش دەکەم، هەویش ئیزافەکەش دەکەم. ساعت 11 دێمە ئیشەکەی ئیسراعەتەکەی ناکەم، دەست بە ئیشێ دەکەم. زبڵ و شتی یەکجا زۆر ئاشا گاڵداوشتیوە، زۆر پیسە بەڕاستی. مەجبورم ئیشەکەی بکەم، ئیشەکە زۆرە بۆ هاوڵاتیان، خزمەت بە هاوڵاتیان دەکەم. لە ڕۆژانە کۆڵان بە کۆڵان دەگەڕەمە، ئەو جێژی پیسای و ئێژغاڵی لێبی خڕی دەکەمەوە و فڕی دەدەمە دەرێ. ئەگەر دێمە سەر بازاری ئیشێ خزمەت دەکەم، خزمەت بە هاوڵات دەکەم لە پەنامڕا کە ئەشتیان بۆ فڕە دەم دەڵێت تو کرێکاری مەعاشی وەردەگری، لە پەنامرە زبڵی فڕە دەدا ئەو لاولا دەکا، مە بچینە بێڕێزیشم پێ بکەم بەڕاستی بۆ خۆم جوم لێ بووە، دەنگم نەکردووە. زۆر هەبووە زنێویشی داوەن، دەنگم نەکردووە، قسەشیان پێ بکەم بە دەنگم نەکردووە. هەتا مامەستایەک لەوەیە مامەساکی ڕێشە 20 دەگەڵم بە شەرات و زنەی بە منداوە لەسەر زبڵی ئەشار توێتی و زبڵی دێنی ئێرە نابی ئەتوی شێ بکەی لێرە بڕۆ ماڵە عەقد نییە بێرێ ئیشێ بکە شکاتێ لێ دەکەم. لێرە بەشێک لە ئەرکە زەحمەت و سەختەکەی حەسەن دەست پێ دەکا. مام حەسەن بەو تەمەنە زۆرەی کە 65 ساڵە وەک گەنجێک دەردەکەوێت لە کارەکەیدا با هێز و ئیرادەیەکی زۆرەوە ڕوبەڕووی زەحمەتی کارەکەی دەبێتەوە. وڵایە من بەڕاستی زەحمەتێکی زۆر گەورە هەیە، زۆر ماندووم، هیلاک دەبم، هەتی سەریوا بۆ خۆم بە نەخۆشی مەزبورم ئیشەکەی بکەم ڕاپەڕێنم. یەکجا زۆر مەسەلەن ئیشەکەم سەختە بەڕاستی. هاوین و دستە ئارەقەی دەکەی، ماندوو دەبی، هیلاک دەبی، داوا لە هاوڵاتیان دەکەم هاوکارن بوون. مەسەلەن ئیشەکە سەختە، قاش ئەوەی ئەشتانەی لێ فڕە دەدەن خڕیکەنەوە لە جێشی دانێ ئەمەش نێو بازارە لێ دێ خڕی دەکەینەوە بوان فڕدەین خزمەتیان دەکەین بە ساروشی بوان دەبینە جێگایشی دوور فڕی دەدەینەمە. ئەگەر بانە لە ماڵە دێم هارەبانەی دەست دەدەمێت، دەستەوانی دەستی دەکەم، کۆڵان کوچە بە کوچە کۆڵان بە کۆڵان دەکەم، زبڵی خڕ دەکەمەوە ئینێو بازار دەلۆریەی دەکەین دەیبەن ناو شاری دووری شاری جێگایکی خۆی هەیە فڕی دەدەن کاینە قرژاڵێک.
کاک حەسەن یەکێکە لەو کارمەندانەی کە لەگەڵ ئەو ستافانەی کە کار دەکەن خزمەتێکی زۆری بە شاری هەولێر و هاوڵاتانی شاری هەولێر داوە کە چ لە ڕووی ماوەی ئەو خزمەتە کە ئەو ماوەی لە شارەوانی چار بووە لە خزمەت گوزاری ماوەی زیاتر لە 12 ساڵ بووە هەروەها دواتریش بەردەوامی بۆ خزمەتەی داوە لە کەرتی تایبەت لە کۆمپانیەکانی خاوێنکردنەوە کە کۆمپانی ئەرتوشە کە سنووری شارەوانی چاری لەبەردەستە کە ماوەی زیاتر لە 6 ساڵە کە بەمەش دەکە 18 ساڵ دەبی کە ماوەی تەمەنی خۆی پێشکەش کردو بە خزمەتکردنی شاری هەولێر و هاوڵاتیان هەروەها جگە لەوەش کە ئەو خزمەتە و کارەی کردووە کە کارەکەی ئەستەمە و زەحمەتە کە ویش بریتێ لە خاوێنکردنەوەی و پاکردنەوە شقامەکانەوە کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە لەو شوێنانێک کە بۆیان دیاندراوە مام حەسەن یەکێکە لەوانەی جگە لە ئەرچی خۆی کە جێبەجێ دەکا ئەو ماوەی بۆی دانراوە کاتی دەوام کاتی زۆر زیاتر کار دەکا وەک بەبێ بەرامبەر خۆبەخشانە گوێی لەوە نییە کە ئەو ماوەی چەندی بۆ دانراوە بۆیە یەکێکە لەوانەی کە زۆر بەدڵ سۆزانە کارەکانی خۆی ئەنجام دەدات. مام حەسەن شوێنی کارکردنی ناو بازاری لەنگەیە بەیانیان سعات 6 کە لە ماڵ دەردەچێ هیدایەتی ئەو بەدلەی کە دامانتر لەبەر دەکات لەبەر تەندروستی خۆی و لەگەڵ دەستەوانە دێتە سەر کارەکەی خۆی دەست دەکات پێشەوەی کە دوکاندارەکان دوکانەکانیان بکەنەوە خەڵک بێتە بازار ئەو دەست دەکات بە خاوێنکردنی شەقامەکان بۆەوەی ئەو کاتێک کە خەڵکەکە هاتە سەرکار شەقامەکە بە خاوێنی بیتن و لە ماوەی کارکردنی لەو 8 سعاتێک کە لای ئێمە کار دەکاتن سعاتێک ڕێستی هەیە پشووی هەیە بەڵام ئەو خۆبەخشانە ئەو سعاتەش ڕێستی خۆی ناکات بە شێوەیەکی خێران نانی نیوەڕۆی دەخوات و دیسان دەست بەکار بە کارکردن بۆیە ئەو خەڵک و دوکانداری کە لە بازاری لەنگە زۆر لی ڕازین چەندین جار ئێمە ژمارەی سکاڵامان هەیە تەلەفۆن دەکەن دەستخۆشی لە ئێمە دەکەن لە کارەکانی مام حەسەن. بالنسبة بو مام حسني يعني بو تمنا وبو عمرا ورديني ويسبيا يعني خدمتها في ولاطيت كتن خدمتها في شاريت كتن قالك ريزو احتراماوي امد جرن قالك وهر عملك ميتين تقريبا بتمنينا او جعينا شبيوي يعني ايشو كاريت كن ودسجر جمال سردانا او جهه كنا او جهه مام حسن اللي ايشت كتن راسي عالم قالك جراسيه طبعا جم ميدانيا تقريبا هر مانجي ما ام سردانا عملت خد كن كا يعني إشي واكوا مام حسن قال لك عالم جرازية وممتازة وما شاء الله. وڵای ئامانجم هەیە گەل لە ماڵە ڕادێم ئەم خزمەت بە هاوڵاتیان بکەم مەسەنە پیسای و میسایی ئەو ژەڵدانەی نێو شارە پاچیکەینەوە بۆ خاتیەوەی خەڵک تووشی نەخۆشیە و ئەو ئەشتانە نەبیت و ئەمە خزمەت بە ئەوەی دەکەین بە خەڵکەکەم و خزمەت بە وڵاتە و بە نیشتیمانەکەم دەکەین ئامانجی من ئەوەیە هیچ داوا لە هاوڵاتیان دەکەین یارمەتین بن یارمەتین دەن ئەمە چۆن خزمەت دەکەن وانیش ئەوە خزمەت بە نیشتیمانەکان بکەن ئەوە پاک و پیسی ڕاگرن بەڕاستی مەمنونیانی نێمە نەکو ئەوە پیسا و میسای فرەدەنی نێو شار بڵێنەوە حەمەلە هاتەوە شارەوانی هاتەوە شتە هات خاوین دەکاتەوە ئەوانی ژەبی هاوکارن بن بەڕاستی نابەتەنێ بە شارەوانی هەموو شتێک ناکرێت. ئەگەر مام حەسەن لێرە نەبیتن والله ڕۆژێ مشمی دەشڕدا قەومی لە ئەو دەباتە پێشەوی ئەو دەباتە پێشەوی ئەو دەباتە پێشەوی هەموو پیان ناخۆشە بەرام وڵی ماری ئاوابی دێت سبێنان بێ زاری خاوێن دەکاتەوە نەڕوانان سبێنان زارۆ دەوامیشی نییە دێتن ئیزافی ئیشەکاتن دەکانە بەڕاستی ئیشکەرە وڵا خەزیکە حەسەن کاکە خۆی ئەوە لە من دوان ساڵی لێرێ ئەم پیاوە لێرەیە باوەڕ قەناعەتی بێ کەس بەقی ئەم پیاوە دڵسۆزێ بووم بازارڕە ئێمە من خۆم پێڵە مەڵێم کاکە تۆ کە دەوامەکە بەتاڵێ بڕۆرەوانی ماڵی لە مەلا هۆمەرەم بەس زمانە
ئەڵێ وەڵڵاهی ناڕۆمانی تا بەذاتی خوا شێوانێمە ڕوونە و لێرەیە ئەبێ بەڕاستی کەس بە قەی کا حەسەن دڵسۆز نییە زۆر باشە زۆر فەقیرە کا حەسەن بەڕاستی ئەگەرچی بۆ بکەن زۆرمان پێ خۆش هەمومان ئیتر قەزێک کا حەسەن ئەوەیە وەڵا کاکە ئالێرەوانە ئەوەی ئایدی ئەو بێت و زیاتری لە شوێنەکان ئیشەکەی ئەکات ئانی ئیشەکەی زیاد ئەکا لە خەڵ ئالێ دانی کوڕم ئیشەکانی لە پێویستەکەی خۆی لە داوامەکەی خۆی زۆر زیاترەکە جاگە حەسەن کەسێکی نیشتمان پەروەرە کەسێکی دڵسۆزدا بۆ وڵاتەکەی خۆی خزمەتێکی جوانی ئەم بازارە ئەکات بەڕاستی لە دوای هەتا دوای کاتی داوام سعات 6 ژەمێنێتەوە پیاوە لە کاتی ئەگەر پێویستکە زیاتری ژەمێنێتەوە لەم بازارەیە زۆر بە دڵسۆزانە ئیشەکەی کات زۆر بە سەرکەوتووی بەڕاستی هەمووشی دێ ڕازین هەمومان دەستخۆشکەری لەکەی کەسێکی سەربازێکی ون بوو ئەم پیاوە من تقریبا 15 ساڵە لەو بازارڕێمە مام حەسەن پیاوەکی گەلە کڕێک یعنی پیاوەکە زۆر خزمەتی ئەو کۆران بە تایبەتی ئەو بازارڕێ دەکەم یعنی پاش دەوام پێش دەوام مام حەسەنیش خۆی دەکەم زۆریشی خزمەتی لەنگەی کردیە بەڕاستی ئینشاءڵڵا هاوشێوی مام حەسەن زیاتر دەبیتن یعنی تاعیناتێکی دەکەم مەسەن وچی مام حەسەنی مەسەن دوسێ کەسکە وچی مام حەسەنی لێرە تاعین بیتن لە بۆ خایۆنی لەنگەی لەبەرەوەی لەنگە هاتچۆ و قەرەبارقیەکی زۆریشی لە زهرە خصوصەن جومعان غێری مام حەسەن کەسکە لێرە نییە هەر بەڕاستی یعنی ئەگەر ئەم چەند جاریشم وەم گوتیە مام حەسەن لێرە نەبووە خوای لێرە بووە ڕۆژێک نەهاتیە ئێرە لەگەڵ زبری وێران بووە والله بعضەکەی ئەمە بچینە ناڕازی بی بعضەکەی لێم ڕازی بی زۆر بعضی لێم ڕازی بعضە نەفەرەکە مە بچینە لێم ڕازی نەبی ئەسا ئەو ئیشڕە بە ئەوەی بە مەڕامی خۆیەتی دەڵە معاشی وەردەگرێت ئەو مە بچینە گوێم لەو قسانە شەبی بەو اختیارەیە بەو سەرسپێوە هاوکە خزمەت بە هاوڵاتیان دەکەم داوا لە هاوڵاتیان دەکەم بەو اختیارەوە مەسەلەن هاوکاریم بکەنەوە خزمەتی ئەمەش خزمەتیان پێکە ئەوانیش ڕێک هاوکاری مەبن مەمنونیانە مەمنونی هاوڵاتیان لە زۆربەی شوێنەکاندا بەهۆی زەبڵ و خاشاک و هاوکاری نەکردنی خەڵک ڕێڕەوی ئەم زێرابانە پڕ دەبێت و دەبێتە بربەست لە تێپەڕبوونی پاشماوە و ئاوی باران بەم هۆیەوە لافا و هەڵدەستێت و هەندێک جار زیانیشی لێ دەکەوێتەوە بۆیە لە کاتی وەرزی زستاندا لەگەڵ هاوکارەکانیان بەدەیان تۆن زبڵ فڕێدەن بۆ ڕاگررتنی جوانی سیمای شار و ڕێگری لە گیرانی ڕێڕەوەکانی ئاو و مەزراکان چونکە زۆر جار ئەو زبڵە زۆرانە دەبنە هۆی گیرانی منهۆڵەکان ئەوە شغاڵە و شتێک دەکەنی ئی لەنگەیە یەکجار بازاریان زۆرە پیسا و میسایی لەسەر ئەو ئاڵەش ئەو زبڵ شتێ هەموو فرە دەدەنێنێ و بازار بە ئەرچێکی مەی دەزانن هیچ ئەوەشیان نییە بڵێن یارمەتی شارەوانی کۆمپانی بدەن فقط یەکجار زۆر فقط ژغاڵیان بە ئیزافەشیان و ئیشێمە بۆ دەکەین بەڕاستی بۆ هاوڵاتیان بۆ لەنگەی ئەو پیاوانە سەرڕای قەیران و کەمی و درەنکەوتنی موچە ویژدانیان ڕێگەیان نادات خۆشەویستیان بۆ کارەکە و خاک و ژینگەی وڵاتەکەیان پشتگوێ بخەن ئەو دەستانە لە خزمەتکردن و ئەرک ناوەستن تا ئەو کارەی لە ئەستۆیانە تەواوی نەکەن حەسەن کارەکەی زۆر خۆش دەوێت هەر ئەم خۆشەویستیە وای کردووە دەستبەرداری پیسی و قورسی و زەحمەتی ئەم کاری نەبێت وەڵی زبڵ ئەشغاڵ زۆرە بەڕاستی دایسام نا مەسەن چەند تۆنا زیادە بە ڕۆژانە گەفرەتێک یەکجار زۆرە یەکجار زۆرە مەسەن تو بڵێ ڕۆژانە چەندە من نازان حسابی ئەمما یەکجار زۆرە زبڵ بەڵە ئەلهان لەوێستاوە زیاترە نەکو کەمتر شاروانی زۆر ماندۆ زبڵی زیاتر بۆ نەکو ئەلهان بەکەم زیاتر بۆ نەکو کەمتر بی پێشتیشە زۆر بۆ ئەلان زیاتریشی کردووە شەریکە پەیدا بوونە کۆمپانیە پەیدا بوونە ئەشیان زۆرە بەڕاستی کۆمپانی شتیوە بێزگە لە هاوڵاتیان بەڕاستی بەلێدێ زۆر ماندوو هیلاک بە کارمەند و هەموو شتەکە زۆر ماندوو
کاری خاوێنکردنەوە کارێکی ئاسان نییە هەولێر شارێکی گەورەیە دانیشتوانی کە بە حکمی دانیشتوانەکە زۆرە شوێنە بازرگانەکانی زۆرە ئەو خۆڵ و خاشاک و پاژماو هەیە بەڕاستی کەمێکی یەکجار زۆرە هەر کارمەندێک کە کاری پاک و خاوێنکردنەوە دەکات تووشی ئەرک و ئەزیەت و مادیبوونێکی یەکجار زۆر دەبێت ئەویش کە لە کۆکردنەوە ئەو خۆڵ و خاشاکەیە هەم لە ڕووی تەندروستیەوە کە لەوانەیە تووشی زیاتر ئەو بێت کە نەخۆشییان ئەوە بێت هەروەها لە ڕووی جەستەیەوە کە مادیبوونێکی زۆر بەخۆی دەبینێت کەرۆک و باسمان کرد ئەو ماوەیە زۆری لە تەمەنی کە ئەو خزمەتەی کردووە بەڕاستی جێگەی دەستخۆشی و دڵسۆزی خۆیتی کاری کارمەندەکانمان زەحمەتی و مادیبوونێکی زۆری هەیە بە تایبەتی کارمەندمان ژینگە پارێز حەسەن مرادچکە ئەو شوێنێک کە ئەو کار دەکات قەڵەباڵغ و جەنجاڵە لەوانەیە لە شەقامێکی ئاسایی ڕۆژانە 100 کەس تێپەڕ بێت بەڵام ئەو شوێنێک کە ئەو کار دەکات لەوانەیە بازاران کەس تێپەڕێت هەر کەسێک پیسیەک یان دەبەیەکی ئاوفڕێ بدا بەوەی گەلێک زۆر دەکات و ئەو زەحمەتێکی ئەوان دەیکێشن ئێمە لەو بازارە چەندین شوێنماندانە بۆ فرەدانی زبل و خاشەک بەڵام ئەو خەڵکە ڕێنماییەکانی شارەوانی جێبەجێ ناکات لە هەر شوێنێک هەر جێگەیەک بێت ئەو پیسیان ئەو شتێک کە لایەتی فڕی دەدات مام حەسەن یەکێکە لەو کارمەندانێک کە لە شارەوانی دەکار دەکات لەگەر کۆمپانیەکان کە یەکێکە لەو کەسانێک کە وەکو سەربازێکی ون ماوەیەکی زۆر بە شەو بە ڕۆژ بەردەوامن لە ئەرکەکانیان کە ئەو شوێنانەی کە دەبینی شار و شەقامەکان پاکە لە ئەنجامی ماندووبوون و خۆ خواردکردنەوە و دەست و پەنجەی ماندووبوونی ئەوانە کە سیمە جوانی شار پیشان دەدات و یەکێکە لەو کەسانێک کە هەم لە شارەوانیدا بە ماوەی 18 ساڵ هەم لە کۆمپانیەکانی پاکردنەوەی ئێستا و کۆمپانیەکانی پێشوو دەکاری کردووە و نخبیەکن لەوانەیە کە قورسایی کاری خاوێنکردنەوەی شاریان کەوتوتە سەردەست و من هیوای مۆفەقی و تەمەند درێژی بۆ دەخوازم و تەندروستێکی باش و شانازیش دەکەین کە ئەم جۆرە کەسانە بە دڵسۆزانە کار دەکەن و شوێن پەنجەیان دیارە لە پاکردنەوەی شاری هەولێر کە بە شێوەیەکی بەردەوام هەموو ڕۆژێک بەیانیان زوو ئێواران درەنگ لە کارەکانیان بەردەوام حەسەنی بە ساڵاچوو بە دەستەماندوەکەی و تەمەنە زۆرەکەی ناوەستێت لەم خزمەتە بە خەڵک و شار و ژینگە ئەوان لە گەرما و سەرما بە چەندین شێوازی کارکردن بەردەوامن لە پاکردنەوەی شار و ڕێگریکردن لە گیرانی شەقام و شوێنە گشتیەکان کەزانکەم مەمچینە شانازێم پێوە کە مەساویشی دەکەم نەکەوە پسم ماڵ بە ماڵ بگەڕم لە ماڵەکی دەم بۆ دینارەکی مەمنونی ئەمە خزمەت دەکەم بە هاوڵاتیان با وڵاتەکەم هیچ شەرمم پێ نییە بن لە ماڵەکەم نەبوو خۆم هیچ شەرمی لێ ناکەم خزمەتە بە شار و وڵاتەکەم دەکەم. ماماسان گەلمەن ئیشتێکە لەنگەیە ئیشێ منە زۆر ماندیە ئیشێ منە زۆر جوانایە هەم بۆ ئەڵەمە خۆش بووی یە منە زۆر ماندیە 18 ساڵە ئەو کاسبی دەکات لە شارەوانیە بەس بەیانان ساڵ 6 دەڕواتە چاری هێوارێ بە سونچێ و ئیشە کاسبی خۆیتی بەجێ نایەتن زۆر ڕۆژەیە نایەتەوە هەتا ساعت 8:30 و ئەس دەگاتەوە ماڵێ هەست دەست لێوێ بەرداتن خاپاکی دەکاتەوە جەدێتەوە هەست بە خۆشی دەکەم بە شانازی دەکەم چەند ساڵە و کاسبێ لۆمە دەکات. جێژدانەکە دەچینەوە یەک داین لەما ڕۆژێکی لەما دەین بۆ سپێنی دێنەوە خزمەت بە هاوڵاتیان دەکەینە جێژدانەکانشن لە دەست چووە ئەمە نایکەینە بەر ئەو هاوڵاتیان خەڵک بازاڕشی دەکاتەوە. وەڵی دەمادبوونێ دا هیلاک دەبێت بەڕاستیەگە هیلاک بووی مادوو دەبێت چینە ئەسا من عەسەبی نابم بڵم دەگە خەڵک تەعامل دەکەم مادوو دەمەما دەستمزیەشی پشۆکی دەدەم تەعاملیەکەم لە بیدەشە نەکوت بەگەم دەگە هاوڵاتیان بەشەڕم ئەمە خزمەت بە هاوڵاتیان دەکەین نەکو بین دەگە خەڵک بەشەڕین مادوو بم هیلاک بم دەستم لە جێشی پشۆشی دەم دێمەوە سەری شتەکەی خۆم خزمەت بە هاوڵاتیان بکەم نەگوم دەگە خەڵک بەشەڕم بەڕاستی خزمەت بە خەڵک دەکەم من ئەما خەڵکی شاوکارن بی بەڕاستی.
من داواکاری منەوەی لە حکومت هاوکارین بیەک لەلایەن هەموو شتێکەوە پێویستیەکانە بۆ ئەنجامدا داوەشدا هاوڵاتیان دەکەین مەسەنە پاوەپەندی مە بن بەڕاستی یارمەتی مە بن مەسە زەحمەتن نەدەن ئەزیەتن نەدەن ناتان برنگ خەڵکەکە هەمووی هاوکارە و ناشتوانانی بڵین هەمووی هاوکار نییە بەشێکیان هاوکارن و بەشێکیان هاوکار نین ئەوەی کە هاوکارە ئێمە دەستخۆشی لێ دەکەین و ڕێز دێنین و ئەوە ڕێز لە خۆی دێن بەڵام ئەوەی کە هاوکاری ناکاتن دەبێتە هۆیەوەی کە زیاتر مام حەسەن و ئەمسالی مام حەسەن زیاتر ماندی بن لە کۆکردن و فرەدانی پاژماوەکە بە فرەدان لە شوێنی ناشیاویە ئەم شوێنێک کە بۆ شوێنی فرەدانی زبڵ نییە فرەدەدەن دەبێتە هۆیەوە کە زیاتر پشتی بچەمێتەوە زیاتر ماندوو بێت بۆ ئەوەی ڕەچاوی ماندووبوونی بکەن ئەو شوێنی مەبەست لە شوێنی مەبەست زبڵ و خاشاکە فرە بدەن ئێمە مەمنونیان دەبن و ئەوە سەربەرزیە بۆ خۆیان و بۆ وڵاتەکەشیان. هەرچەندە لە ئەنجامی پیسی و کاریگەری خراپی کارەکەی لەسەر تەندروستی سەلامەتی لێسەندووە و جەستەی لاواز کردووە ئەو نەخۆشیەش ئازاری زۆری بادڵ و جەستەی گەیاندووە بەڵام کۆڵ نادات و بە ویژدانێکی ئاسوودەوە بۆ ئایندە دەڕوانێت چونکە لە ژیانیدا بەرامبەر بە نیشتیمانەکەی درێغی نەکردووە و هیچ بربەستێک نەیتوانیوە ببێتە ڕێگر لە بەردەم ئەم خۆشەویستیەیدا بۆ نیشتیمانی دایک کە نیشتیمان و دایکی هەمومانە. ئەمە لە سەرەتا سوپاسی تەواوی ستافی کوردستان بیستار بە تایبەتی بەرنامەی سەربازی ون دەکەین کە لە هەموو بارە جیاجیەکاندا کە ئەو خەڵکانەی دڵسۆزن وڵاتەکەیان خۆش دەوێت کارەکانیان بە دڵسۆزانە جێبەجێ دەکەن دەری دەخە و بە هاوڵاتیانی دەناسێنێت مام حەسەن و کارمەندەکانی وەکو ئەو کە کاری خاوێنکردنەوە لە شاری هەولێر دەکەن ئەرکەچی پیرۆز و گەورەیە بە هەموو توانە و دەسەڵاتی خۆمان ئێمە پشتگیری تەواویان دەکەین دەستخۆشییان لێ دەکەین هەر کارێک ئەرکێک بتوان ئێمە لە دەسەڵاتی هەمانە بۆ پشتگیری کردنیان بێگومان بەردەوام دەبین. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە کەناڵی کوردستان 24 پێشکەشە بە مام حەسەن بەرامبەر بەو ئەرک و ماندی بوون و دڵسۆزیەی کە پێشکەشی کردووە بە شاری هەولێر و هاوڵاتیان. مام حەسەن فەرموو دیارەکەت پیرۆزت بی زۆر سوپاس.